ئەوەی کامڕۆ سەرۆکی گروپی ڤاگنەر ڕایگەیاند کاردانەوەیەکی چاوەڕوان نەکراو بوو لە گروپێکی سەربازی پاڵپشتی سوپای رووسیا کە لە ماوەی ساڵی 2014 تا ئێستاوە بەشداری چەندین شەڕی گەورەی بە پاڵپشتی رووسیا لە وڵاتانی جیاواز کردووە و هەروەها سەبارەت بە ئەو بابەتانی کە ئێستا لە رووسیا جێگەی مشتومڕن کاردانەوە نێودەوڵەتیەکان سەبارەت بە هەڵگەڕانەوەی گروپی ڤاگنەر لە سوپای رووسیا زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت دکتۆر محەممەد ئەحسان پرۆفسۆر لە زانکۆی لەندەن لەگەڵم دەبێت دکتۆر محەممەد ئەم کاتت باش ئەو هەڵوێستەی گروپی ڤاگنەر چاوەڕوان کراو بوو پێتان وایە بۆچی بڕیارێکی لەو شێوەیاندا دژ بە رووسیا و پۆتێن هەڵوێستیان وەرگرت؟ پێشەکی زۆر سوپاس بەڕاستی بۆ من خۆم شتێکی متەوەقع بوو لەبەر مجتەمەی رووسی مجتەمەیەکی تەقسیم کرابوو لەسەر لەناوبینی خەڵکێک لەگەڵ شەڕ خەڵکێک دژ شەڕ لە دوای دەستپێکردنی شەڕ لە 2000 بۆ ئوکرانیا مجتەمەکە منقەسمێکی خەڵکێکی لەگەڵ شەڕە خەڵکێکی بژی شەڕە و بۆ چوونی گرۆپێکی وا بە شکلێکی وا بیانەوە خارجی منزومەی وەزارەی دیفاع تەک بەدەست حالەتی شەڕ شتێکی زۆر زۆر متەوەقعە کە سەراح دروست بێت لەگەڵ ئەسبابەکانی شەڕ ئەمە قەدرەیەکی تری تۆ خۆت قیادەی ڤاگنەر لەگەڵ وەزارەی دیفاع فرانسەی ئەرکان سەراحیان هێنە لەسەر مەساڵە وەزارەی دیفاعی رووسی تەقەبول ناکات بیان کابرایەکی چەقوپێش خارجی منظومەی وەزارەی دیفاع سەرکەوتنی دەست بێتە ڕەقەم لە معادلی عسکەری فاعلی وڵاتەکە. ئەمە سراعی مەصالحە سراعی سوڵتەیە سراعەکە شتێکی خراپە بەڕاستی بەڵام من خۆم تەوەقع ناکەم شتێکی وا بێشەکیش دەستێکی مخابراتی نێودەوڵەتی تایە لەبەر هەموو جاتدا هەوە تا ئەمڕۆ سراعی سوڵتە زۆرە تەدەخل خارجی لەسەر وەرگرتنی سوڵتە لە رووسیا لە زەمانی کەیسیبانەوە تا شتێکی زۆر زۆر باشە دکتۆر محەممەد پێتان وایە کە ڤاگنەر بتوانێت چارەنووسی رووسیا بگۆڕێت بەوەی کە دەڵێت پێشڕەوی دەکات بۆ ناو شارەکان و دەسەڵات لە پۆتێن وەربگرێتەوە ڤاگنەر دەتوانێت ئەمە بکات پاڵپشتی ناوخۆی لەگەڵە؟ پێت بڵێ تەقسیمێکی ناوخۆیی هەیە بەڵام ڤاگنەر بتوانێت جێگای پۆتێن بگرێت بڕوەکە چونەکەی من خۆر زۆر ئەتوانێت خەڵپەتەیەک ناو وڵات لەبەر وڵاتەکە خۆی استقلالیایە خەڵک هەمووی پێکەوە سیاسەتیان ئەوەیە لە پۆتێن سەختی لێ تا بتەکێتەوە بینی خۆیان دەدنەوە بە رووسیا تەسبێکی تاریخیان هەیە هەموو جارێک گوڕانکاری لە رووسیا سەرەوە نایەتە ناو رووسیا ئیلا گوڕانکاریەکە لە ناو شتێکی رووسیا خۆی ئەمە شتێکێکە لە محاولەکان بەڵام من چونەکەی من شەخسی لەبەر شارەزاییەکم هەیە لە وڵاتە تا حەدێک بڕواناکە بتوانن گرۆپێکی خارجی قانون بتوانن جێگای پۆتێن بگرن بەو خۆڵپازە بەلاحەی کردنی هەیە و کۆنتڕۆڵەکەی باشە بدایەتێکی شتێکی ناخۆشە لە رووسەکان. بەڵێ دکتۆر محەممەد لە دەستپێکی شەڕی ئۆکرانیاوە ڤاگنەر ڕۆڵێکی سەرەکی گێڕاوە لە هەم پاڵپشتیکردنی هێزەکانی رووسیا هەم کۆنتڕۆڵکردنی چەند ناوچەیەک بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا لە باخموت و ناوچە گرنگە استراتیژیەکان ئایا ئەمە هیچ کاریگەری لەسەر ئەنجامی گۆڕینی ئاراستەی شەڕ لە نێوان رووسیا ئۆکرانیا دەبێ؟ بێشک ئەمە ئێستا تەسیرێکی خۆی لێکردی ئەگەر ئەمڕۆ سەی تەسلیحەکانی پیش ئەڵێن ئەمە شتێکی زۆر زۆر چاکە بدات ڤاگنەر ئەم گرۆپە دەورێکیان لەبەر ئەو ئەمانە نیەن ئەمانە بووی ئەوانەی کە خارجی کە ئەسپورێکی زۆریان هەیە لە شەڕ ئەمە خۆت لە وڵاتێک سلاح بکەیت کە دەستێک خارجی منظومەی دیفاعی ئەم وڵاتە معناها خەلەلێک لە منظومەی دیفاعی هەیە بەڕاستی گوتمە لە بدایەتی شەڕشمان گوت ئەگە جێکی رووسیا بەشتێکی بەڕاستی بەتوانایەتی مدرێن و تەجدیدی کردبووە نەدەگەشتەوە حەدەی کە ئەمڕۆ کە گرۆپێک وەکی ڤاگنەر بێت تەداخل لەو ئیشە بکات بێشک هەبێتە بدایەتێکی قۆناغێکی ناخۆش ئەگەربیتان بێت لە 2021ەوە پۆتێن وتی من دوو شەڕ هەیە شەڕێکی خارجی و شەڕێکی ناوخۆیی شەڕێکی ناوخۆیی ئەمە شتێک دێتە بیر کە ستالینیش لە بدایەتی عالمي طول عمره وتي من شر داخلي بكم يا شر خارجي استعمل
ماشي چوویتە شەڕی خارجی وتن ئەمڕۆ خارجیەکەی کرد دێتە شەڕی ناوخۆیی کە بەرمەعارەزەیەکی زۆری هەیە لە شەڕ خەڵکی تێکچووە لە رووسیا زۆر بە شەڕی ئوکرانیا و سەختی هەربیش زۆر لەبیر ناکەین هەموو وڵاتە غەربیەکان ڕاکیان کارێکە لەناو رووسیا دەکەم زۆر باشە دکتۆر محەممەد لە کاردانەوە نێودوڵەتیەکاندا بە تایبەتی بەریتانیا ڕایگەیاند و پێویستە ئۆکرانیا لە نێوم هاوکێشانەدا بە تایبەتی ئێستا لەگەڵ رووسیا بتوانێت خۆی یەکلایی بکاتەوە لەلایەکی دیکەوە دەگوترێت کە ئەم هەڵگەڕانەوەی ڤاگنەر لە رووسیا دەستێکی لە پشتە پێتان وایە هیچ لایەنێکی دەرەکی لەم کاتەدا پاڵپشتی ڤاگنەر دژ بە رووسیا بۆ هەڵگیرسانی شەڕێکی ناوخۆی لە رووسیا بکەن؟ من ئەڵێم ئەکید دەستێکی لەسەری هەیە بەڵام دەستێکی نێدەڵ لەبەر شەڕێکی مخابراتی شەڕێکی ئەسڵ پێکەن هەمویان ترسیان هەیە لە بۆ لە رووسیا وەسعەکە دێتە پۆلی کولفەتی زۆر بۆیە ئێستا لە ئەوروپا شەڕ زۆرە نوێیان دەیانەیە بە هەرچی بێت و بەشێکی زۆری لە شەڕ لەگەڵ رووسیا شەڕێکی شەڕێکی هەواڵگیریە زیاتر لە شەڕێکی ئەم شەڕە کە کابرا وەیەکەوەیە ناتوانێت شەڕ لە پێکبازانج بکەی بە ناحیەی پێویستە تۆ کاری بکەی لە ناحیەی استیخباری زیاتر بتوانین ئازادیەکە زیاتر بکەی کوڕی نظام ئەوروپیەکانە بدنەوە وڵاتە بریتانیا کەسێک زیاتر شەڕی زۆری هەیە لە عداوەکەش سەراحەکە زۆر کۆن ئەمە سەرەکیە کە بتوانن ڕێگایەکی استیخباری قازانج بکەن. باشە دکتۆر محەممەد ئیحسان گروپی ڤاگنەر لە سەدادەی هێزی سوپای رووسیا پێک دەهێنێت هاوکات باڵێکی سەرەکی سیاسەتەکانی دەرەوەی رووسیا بووە لە وڵاتانی ناوچەکە بە تایبەتی لە سووریا لە لیبیا لە سوودان و لە ناوچەکانی تر ئایا هەڵگەڕانەوەی لە رووسیا کاریگەری لەسەر لاوازکردنی رووسیا لە دەرەوە دەبێت لەو شوێنانەی کە ڤاگنەر توانیوێتی بۆ پوتینی بپارێزێت؟ بێشەکە بێتە لاوازکردنی پێگەی رووسیا لەو ناوچانە بالا بیر ناچین یەکەم شت دەڵە سەد نین بڕوا بکەن ئەوان دەڵە سەد حکمەکیان ناکەن من ئەڵێم هەمووی حەسەب ڕقامەکەی کە 20 تا 25 هەزار مقاتلیان هەیە بەڵام نەوع مقاتلەکانیان کیان ئەوانەی کە مردن ئەکڕن پێیان ئەڵێن لە رووسیا یعنی ئەوان کرینی مردنن مرتەزقان ئەوانەی کە لە حەبس دەرچوونە شەڕکەری زۆر چاکن لە 2018 شەڕێکی زۆر توندیان کرد دژی ئەپەکە لە سووریا تاکو لەسەر کێلگەکانی ناوت و شکستیان پێێنە بەڕاستی ئەو کاتە نەیانتوانی بکەن ئەمڕۆ ڕووسەکان دەیتوانی پوتین خۆی دەیتوانی جاران ئەم قووەتە بەکار بێنێت ئەگەر بڵێن ئێمە رووسیا لە پشتین لە لیبیان بەکاریان هێناوە لە سووریان بەکارهێناوە لە ئەفریقیان بەکارهێناوە لە زۆر جێگا ئەمان تأثیرێکی تیاکات ئەمە ئەبێتە بدایەتێکی تر بۆ خەڵکی لەناحی ئەمنیەوە بۆ مجتەمەی نێودوڵەتی دیار ببیان و ئێمە رووسەکان لە رووسیا شەڕێکی ناوخۆیی هەیە تەقسیمێکی مجتەمەی هەیە ئەم مجتەمە هەمووی پێکەوە لەگەڵ شەڕ نین ئەمە بدایەتی تحقیقکردنی استراتیجیەتێکی غەربە لەوگە لەگەڵ رووسەکان غەربیەکان دیانەوێ زەختێکی داخلیکن کە بتەقێ لە جێگایەک ئێمە واکەین ئەم شەڕە ناتوانێت زەخت ئەکەین بە شەڕ لە ئوکرانیا بەڵام گۆرینی شەڕ و گۆرینی میزانی قووە ئەگەر لە داخل نەبێ لە هیچ جێگایەکی تر لەگەڵ رووسەکان نایێت لەبەر رووسیا وڵات نییە قارەیەکی زۆر گەورەیە حقیقەت وڵاتێکی زۆر گەورەیە ئللا تاقیرەکە لە داخل بێت تۆ چە ناتوانانی یعنی هێتلەر نەیتوانی داگیر بکات ناپلیۆن نەیتوانی داگیر بکات قەیسەرەکان لە سراعی سەحات ئللا تاغیرەکە ناخۆی بێت من ئەڵێم لە 1530ەوە لە تاکو ئەو فترەیەوە تا ئەمڕۆ زۆربەی تاغیرەکانی رووسیا لەناو خۆ بوویە لە دەرەوە نەبوویە ئەمە لە غەرب گەڕانەوەیە بۆ نەزەریەتێکی پێشەن بیانەوە بازەخت زیاتر بکەین بەلکی قووەتێکی تر پەیدا بێت بەلکی یەکێکی تر تغییری نظامەکە بکات بەلکی جەماعەتی پوتن خۆیان لەبەر هەن بچوونەکەی من دوو جیهات هەیە لە رووسیا لەگەڵ بوتنە لە شەڕەکە دیفاع و مخابرات پابلیک سێرفس تۆتەڵی کۆمپلیتلی دژی شەڕە
يعني مصالح كان بزنس كوميونيتي كومبليتلي ديجي شرع، مجتمعي مدني كومبليتلي ديجي شرع، اواني كحزيان لاستقرار مدنية ديجي شرع، اواني كدور لخوني قومي وروسيا قورة وعظمتي روسيا، اواني همي عن ديجي شرع كان اواني لقرا شرع، اواني كجيلي جيلي بوتنا، جيلي بوتن اواني كخوني روسيا قوريها تقبلي مزلي امريكا وغربنا كان بوچونكي منش حقي خويا انا براسي اجل منش لعيبه منش تقبل نكر وابزان هب كابراكي ولاد باريس بتقبلي امزق كان اما بدايتك ام نظريه يا بويان بلام اما دريش راخيند فرنسا كان امر موقفك جان هبو انجليز امر بريطانيا موقفك زور زور ويهبو اوكرانيا مثل نائب رئيس مستشار رئيسي اوكراني ويدستي بيكر بانه نغمي قوران وعسفي لسر حرب اهلي روسي دستي بيكر كوسكي سبي بوشون ليك دانوي كي نيو دولتي زوري هيا حقيقة وبدايتك مرحلة كي تازه لشري روسي اوكراني ئەم جەمسەربەندی کە ئێستا لە دوای شەڕی ئۆکرانیا دژ بە رووسیا دروست بووە ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناتۆ بە تایبەتی و هەروەها و گەمارە و سزایانەی کە لە ماوەی 1 ساڵ و نیوی ڕابردوودا لەسەر رووسیا بووە هەڵگیرسانێکی شەڕی ناوخۆیی لەم جۆرە ئەتوانێت چی لە رووسیا بگۆڕێت؟ ئایا پوتین خۆی بەدەستەوە دەدات تەسلیمی ئەم شەڕە ناوخۆیی دەبێت؟ سيرك شركة شري بوتنا حقيقة شركة شري بوتنا شركي مالو نمانا يعني تو بلي بوتين بلي خدا حافظ من الروم اما شتيك استحالة لأن شخصيتي بوتين امانيش بوتين شخصيتي يونيكا يعني كوبي خوينية كوبي خوينية كوبي دروس نكراوا اماناتك فقط يعني الشبكة او اما ديما كوشن يعني قازان شكم يعني سركوتن بدل سركوتني زور زور امكانياتي زحمتها يعني اختيارك كي اتواني قضاء اوي زور باش نبي لبر فاغنر رئيس قواتي فاغنر خوي مسؤولي مطعم كاني بوتمبو زور باش تشتي لخوارني كي جواني فبنسكاد يعني غازني كي باش واق جيرد بله زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان پرۆفسۆر لە زانکۆی لەندەن سپاس لە لەندەنەوە لەگەڵ کوردستان 24 بووی.